کەناڵی ئەمڕۆمان کەناڵێکی پڕ لە چێژ و زانیاریە. هیوادارم سبسکرایبی ئەم کەناڵەمان بۆ بکەن بە ناوی مۆم کە بابەتی زانیاری بڵاو دەکاتەوە، چونکە بەڕاستی کەناڵێکە شایانی ئەوەیە کە پشتگیری لێ بکەین و هانی بدەین بۆ بەردەوامبوونی لەسەر کارەکەی. بابەتەکانی ئەم کەناڵە زۆر بە سوود و چێژبەخشە، دەتوانن لە ڕێگەی تەماشاکردنی ڤیدیۆکانیەوە کاتێکی خۆش بەسەربرن و سوودێکی باش لە زانیاریەکانیشی ببینن. داواکارم کە هەر کەسێ تەماشای ئەم ڕێکلامە دەکات بچێ سبسکرایبی ئەم کەناڵەمان بۆ بکات و پشتگیری لە ڤیدیۆکانیشی بکات. ئێوە لە ڕێگەی سبسکرایبکردنی ئەم کەناڵانەی کە ڕێکلامیان بۆ دەکەین پشتگیری کەناڵەکەی خۆشمان دەکەن تا زیاتر بەردەوام بین لە خزمەتکردنی ئێوەی ئازیز. لینکی کەناڵەکەی لە دیسکریپشنە. چاوەڕوانی پشتگیریەکانتان دەکەم. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. گەورەترین ئەو هەڵوێستانەی کە یاریزانانی موسڵمان ئەنجامیان داوە. ببینن محەممەد سڵاح چی کرد کاتێک ئەو کچە هەوڵیدا لێی نزیک بێتەوە لە پێش چاوی کامێراکان. لەم ڤیدیۆیەدا دیارترین هەڵوێستی یاریزانە موسڵمانەکانتان نیشان دەدەین کە لە وڵاتانی دەرەوەدا ئەنجامیان داوە کە ئەگەر ئەم دیمەنانە تۆمار نەکرایە کەس باوەڕی پێی نەدەکرد. لەم گرتە ناوازانەدا لەگەڵمان بەردەوام بن بۆ بینینی تەواوی بابەتەکەمان، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. پێنجەم، سادیۆ مانێ، یاریزانێکی سینگاڵی موسڵمانە. ڕۆژێکیان هەموو بینەرەکانی سەرسام کرد کاتێک لە یەکێک لە گرتە ڤیدیۆکانیدا دەرکەوت کە شوێنی دەشۆرەکان پاک دەکاتەوە لە یەکێک لە مزگەوتەکانی لیڤەرپولی ئینگلیزی، کەوای کرد هاندەرانی یانە ئینگلیزیەکەی تووشی شۆکێکی گەورە بن و بیر بکەنەوە کە چی وا لە یاریزانێک دەکات کە ملیۆنان دۆلار بەدەست دەهێنێت خەریکی پاکردنەوەی دەستشۆری مزگەوتەکان بێ. و ئەم کردارە سادەی خۆشەویستی ئەم یاریزانە ناوازەیی بۆ ئیسلام و ڕەوشی ئیسلامی پڕشنگدار دەرخست. ئەوەی شایانی باسە ئەوەیە کە سادیۆ مانێ بە شێوەیەکی بەردەوام قورئان دەخوێنێت و کوڕنوش بۆ خودا دەبات، ئەویش بۆ سوپاسکردنی هەر جارێکە گۆڵێک تۆمار دەکات لەگەڵ یانە ئینگلیزیەکەی لیڤەرپول. چوارم، ئەستێرەی جەزائیری ڕیاز مەحرز بە ناودارترین یاریزانی موسڵمان لە بەریتانیا دادەنرێ کە هەڵوێستی ئیسلامی مەزنی نواندووە. ئەوەش دوای ئەوەی خەڵات کرا لەگەڵ یانەکەی مانچستەر سیتی بە قەڵغانی ئاشتی دژی تیپی چێسی و لە کاتی ئاهەنگێڕانی تیمەکەی ببوونی ئەو نازناوەوە ڕیاز مەحرز سەرنجی هەمووانی ڕاکێشا. ئەوەش بەهۆی ئەو هەڵوێستە مەزنەی کە ئەنجامیدا لە کاتی ئەنجامدانی چاوپێکەوتنێک لەگەڵ سێرجیۆ ئەگوێرۆی هاوڕێی بە جۆرێک کە خەڵاتێک بەخشرا بوو بەم ئەستێرە جەزائیریە چونکە باشترین یاریزانی یاریەکە بوو، بەڵام بەداخەوە خەڵاتەکە بوتڵێک بوو کە خواردنەوەی کحولی تێدا بوو کە وەک خەڵاتێک بۆی هێنرا بوو لە بەرامبەر ئاستە بەرزەکەی لە یاریکردندا. مەحرز ڕەتی کردەوە کە وەری بگرێت و هەروەها هەوڵیدا کە بیبەخشێ بە ئەگوێرۆی هاوڕێی و ئەگوێرۆ جارێکی تر هەوڵیدا بوتڵە کحولەکە بدا بە ڕیاز، بەڵام ئەو دووبارە ڕەتی کردەوە و سۆر بوو لەسەر هەڵوێستە مەزنەکەی و ئەو گرتە ڤیدیۆیە دەنگدانەوەیەکی زۆری نایەوە و پێشوازیەکی زۆری لێکرا بە تایبەت لەلایەن هاندەرانی عەرەب و موسڵمانەکان لە سەرانسەری جیهاندا. و ئایا تۆڕەی یاریزان هەڵوێستێکی هاوشێوەی ئەم هەڵوێستەی نواندووە کە ڕەتی کردەوە خەڵاتی یاریەکە وەربگرێت کە بە هەمان شێوە بوتڵێکی خواردنەوەی کحولی بوو و لە کاتی پێشکەشکردنی خەڵاتەکەی ڕاستەوخۆ گوتی ببورن من ناتوانم بیخۆمەوە چونکە من موسڵمانم. سێم، فرێدرێک کانۆتەیە، لەوانەیە ئەوەی کە یاریزانی فەڕەنسی کانۆتەیە ئەنجامی داوە مەزنترین هەڵوێست بێ لە نێو هەموو ئەم هەڵوێستە ئیسلامیانەدا.
کە تاکە مزگەوتی لە داخستن ڕزگار کرد لە شاری ئیشپیلیای ئیسپانی، ئەوەش لە کاتێکدا کە یاریزان بوو لایەنی ئیشپیلیای ئیسپانی. لەو کاتەدا ماوەی بەکرێگرتنی ئەو زەوی کە مزگەوتەکەی لەسەر بنیاد نراوە کۆتایی هاتەبوو و مسلمانەکانی شارەکە نەیان دەتوانی ئەو زەویە بکردنەوە، لەبەر ئەوە ئەو کەسانی کە خاوەنی بوون بڕیاریاندا مزگەوتەکە لا ببەن و کارێکی تری بازرگانی لەسەر ئەنجام بدەن. بەڵام لەو کاتەدا کانۆتەیە زەویەکەی کڕی و بڕی 700,000 دۆلاری بە خاوەنی زەویەکە، ئەوەش بۆ ئەوەی ڕێگر بێ لە لابردنی ئەو مزگەوتی لەسەری بنیاد نرابوو. ئەو هەواڵە کاری لە هەموو مسلمانانی شارەکە کرد و زۆر دڵخۆشی کردن. وە کانۆتەیە گوتی کە ئەو هاتۆتە ناو ئاینی ئیسلامەوە بە خۆشەویستێکی زۆر و باوەڕێکی تەواوەوە و چەندین هەڵوێستی مەزنی ئیسلامی هەیە. لەوانەش ئەوە بوو کە ڕەتی کردەوە تیشێرتی تیپەکەی ئیشپیلیا لەبەر بکە بەهۆی بانگەشەکردنی بۆ یەکێک لە ماڵپەڕەکانی گرەوە قەدەغەکان کەوای لە کۆمپانیاکە کرد کە بەخشش بدەن بە یەکێک لە ڕێکخراوە ئیسلامی خێرخوازیەکان بۆ گۆڕینی ڕای کانۆتەیە. و هەروەها ئەم یاریزانە کراسێکی لەبەردەکرد بۆ پاڵپشتی لە فەڵەستین و دوای تۆمارکردنی گۆڵەکانی کراسەکەی نیشان دەدا. بەم دوایە کانۆتەیە گوتی ئەگەر لە یاریکردن لەگەڵ تیمەکەم بەردەوام بوومایە ئەوە کراسەکەم لە هەموو یاریەکاندا نیشان دەدا و گوێم لەدەدا گەر دەرئەنجامی کارەکەم هەرسیەک بواە. دووەم، محەممەد سڵاح، خۆشەویستی هاندەران و یاریزانیانی لیڤەرپولی ئینگلیزی. محەممەد سڵاح دڵنیایی داوە کە ئەو هیچ زەحمەتیەک نابینێ لە نوێژکردن 5,000 لە ڕۆژێکدا، بە جۆرێک کە گوتی تەنانەت لە کاتی گەشتکردنیشدا بەرماڵی نوێژکردنی پێیە. گوتیشی ئەوە شتێکی ئاساییە بۆ هەر مسلمانێک کە پارێزگاری بکە لە ئەرکەکانی ڕۆژانی خوداپەرستی و دوای ئەوەی هەر گۆڵێک تۆمار دەکات لەناو یاریگادا کڕنوش دەبا بۆ سوپاسکردنی خودای گەورە. و ئەم ئەستێرە میسریە کاریگەری زۆری کردوتە سەر هاندەرانی یانی لیڤەرپول، بەڕادەیەک کە زۆرێک لە هاندەران بیر لەوە دەکەنەوە بچنە ناو ئیسلامەوە بە چاولێکردن لە محەممەد سڵاح و زۆرێک لەوانە دەڵێن کە ئامادەن بۆ چوونە ناو ئیسلامەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەگەر سڵاح داوای ئەوەیان لێ بکە. تەنانەت ئەوان گۆرانیەکیان گوتووە بۆ هاندانی محەممەد سڵاح و گۆرانێکەش دەڵێت محەممەد سڵاح شای میسری خەڵاتێکە لەلایەن خوداوە و لە ڕۆماوە هاتۆتە لیڤەرپول و بەهۆی ئەوەوە ئامادەم ببن بە موسڵمان. و لە دیارترین هەڵوێستی سەرنجڕاکێشی ئەم ئەستێرە موسڵمانە ئەوەیە لە یەکێک لە چاوپێکەوتنەکانیدا دوای برنەوەی لەگەڵ یانەکەی بە نازناوی خولی یانە پاڵەوانەکان یەکێک لە بێژەرە کچەکان لە کاتی ئەنجامدانی چاوپێکەوتن لەگەڵیدا لێی نزیک بووە وەک ئەوەی بێوێت ماچی بکە و یاریزانە موسڵمانەکە ڕاستەوخۆ لی دوورکەوتەوە و دەستی بەرز کردەوە بۆ داوای لێبوردن لێی بە هۆکاری ئەوەی کە ئاینەکەی ڕێگەی پێنادا ئەو کارە ئەنجام بدا. و باز دەکرێت کە محەممەد سڵاح چەندین ئافرەت و هاندەری کچی ڕەت کردوتەوە کە بەردەوام هەوڵ دەدەن فریوی بدەن و چیرۆکێکی هەیە لەگەڵ یەکێک لە نمایشکارەکان کە بەردەوام هەوڵی داوە لی نزیک بێتەوە. بەڵام محەممەد سڵاح پێی گوتووە من داوای لێبوردن دەکەم و وازم لێ بهێنا چونکە من موسڵمانم. لە کۆتاییدا ئیمانوێل ئەدیبایۆر، ئەستێرەی ئەفریقی ئەدیبایۆر یاریزانی پێشووی یانەی ڕیال مەدریدە، بە شێوەیەکی ئاشکرا بوو بە موسڵمان لە مزگەوتی یەکێک لە گوندەکان، ئەوێش دوای ئەوەی وازی لە ئاینی مەسیحی هێنا و ئەدیبایۆر گوتێتی کە ئەو ڕێگەی ئاینی ئیسلامی دۆزیوەتەوە لە کاتی خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەر عیسا سەلامی خودای لێبێ، چونکە گفتوگۆی دەست پێ دەکرد بە سڵاوی خوداتان لێبێ و پێش ئەنجامدانی هەر شتێک دەیگوت ئینشاءالله و دەستەکانی و قاچەکانی و سەری دەشۆری وەک چۆن موسڵمانەکان ئەو کارە دەکەن پێش نوێژکردن و خۆی دەگرتەوە لە خواردن و خواردنەوە حرام کراوەکان لە ئیسلامدا و هەروەها گۆشتی بەرازیشی نەدەخوارد و هەروەها ئەم هەموو ڕێنمایە و تایبەتمەندیانی لە ئاینی ئیسلامدا دۆزیوەتەوە کە دوای ئەنجامدانی خوێندنەوەی لەسەر ئیسلام ڕاستەوخۆ خۆشیویست و هاتوتە ناو ئیسلامەوە و هەروەها موسڵمانبوونی خۆشی ڕاگەیاندووە. بۆ چەندین هەڵوێستی مەزن هەیە کە یاریزانان لە ئەوروپا و شوێنی تریش ئەنجامی دەدەن، هەندێکیان بۆ ڕایگشتی دەرکەوتون و هەندێکشیان شاراون و ئێمەش داواکارین لە خودای گەورە کە ئەم کارانیان لێ قبوڵ بکات و پاداشتیان بکا بە باشترین پاداشت. و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیریش بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت
ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.